دروستبوونی سیستمی حکومڕانی دەرەنجامی ڕێکەوتنە لە بینی دەسەڵاتداران و خەڵکە. ئەو کاتەی دەسەڵات جۆرێک لە فۆرمێک لە دەسەڵات و پێشکەشەکە تۆ بە بێدەنگیت قبوڵی ئەەکەی کەواتە تۆ ڕازیت بەو دۆخە. بۆیە بە وەڵامی پرسیارەکە تا ئەو کاتەی خەڵک بم دۆخە ڕازی بێ ستەم و زوڵم بەردەوامە بێ بێکەرامەتکردنی ئینسان پێشێلکردنی ئازادیەکانمان بێ ئەخلاقکردنی بەها جوانەکان پێشێلکردنیان بەردەوامە بێت. لە ڕاستیە ئەمە هەموو دەستگیر کراوە ئەوانی کە دەستگیر کراون پێمان وایە کە بڕیارێکە دوورە لە بنەما قانونیەکان بەداخەوە لە هەرێمی کوردستانە قانون بە سیاسی کراوە قانون وەکو ئەوەی کە هەیە پەیڕەوی لێ ناکرێ و بەڕێوە ناچێ بەڵکو بۆ ئەوەیە کە زیاتر ئەم دەسەڵاتدارانە بنەماکانی دەسەڵات ئەستەمکارەکەی خۆیان بچەسپێنن بۆیە ڕێگە نایەن خەڵک بە شێوازێکی دیموکراتیانە داوای مافەکانی خۆیان بکە ئەو گیراوانە هەمویان هیچیان نەچەکیان پێبوو نە تیرۆریستن و نە هیچ کارێکی دژ بە قانونی. پەیامی شۆڕش جیاوازە، پەیامی شۆڕژ ئەوە نییە تو ئازادی خواز بکەیتە زیندانەوە یان 16 مانگ لە زیندان کراوێت نەپرسیتەوە، بەڵکو ئەمان بیراتگەری بەعس بوونە ئێستاش کە باز نەماوە ئەمان لە بری باز زیندانەکانیان پڕ کردووە لە ئازادی خوازان و خەڵکانێکیان زیندان کردووە داوای ماف و قوتی خەڵ ئێمەمانیان کردووە بۆیە ئەمان شەڕکەر بوونە لە پێناوگرتنە دەسەڵاتێک بۆ پێشەکردنی مافی مرۆڤ زیندانیکردن شکاندنی کەرامەتی خەڵکی ئەم وڵاتە.